نون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وصلى الله وسلم على سيدنا محمد رسول الله وآله وصحبه ومن والاه. ئەزیزان و خۆشەویستانم، ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد و کامەرانی و بەختەوەری بێ. خۆشحاڵین پێگەگەینەوە لە بەرنامەکەتان، بەرنامەی نون، کە تیایدا تیشکە خەینە سەر چەمکێکی گرنگ و توێژ لە سەر چەمکی جوانیەکەین، جوانی وەکو بەها، جوانی وەکو زانست، جوانی وەکو فەلسەفە، جوانی وەکو بیردۆزیەکی زۆر گرنگ کە لە دێرینەوە لە مێژەوە زانایان، فەیلسوفەکان قسەی زۆریان دەرحەق کردووە و زۆر و توێژیان سەبارەت بەم چەمکە کردووە و لێکۆڵینەوەیان پێشکەش کردووە. جوانی طبعاً لە هەموو گەردوونایە، لە هەموو جونگەیەکایە، لە هەموو کایەکانی ژیانایە. جوانی لە دروستکراوەکانی خوای پەروەردگارایە، بە تایبەت ئەم گەردوونە و هەروەها مرۆڤەکان بە شێوەیەکی گشتی. ئەگەر بڕوانین بۆ قورئان و چەمکە قورئانیەکان، هەست دەکەین کە خوای پەروەردگار لە قورئانە بایەخی یاوە بەم چەمکە. ئەگەر بە نەزەری حجوم بۆی بڕوانین، بەو شێوەی کە خوای پەروەردگار پانتاییەکی زۆر باز لە جوانی ئەکا. لە زۆر لە ئاەتەکانی قورئانی پیرۆزە لە هەشت شوێنە کەلیمەی جەمال واتە جوانی بەکارێنێ. لە چەند شوێنێک بە زینە یاخود زەیەننا یاخود بە بەهجە و بە هیچ ناوی ئەهێنێ خوای پەروەردگار، کە ئەفەرمێ لەکم فی وەلەکم فیها جەمال حینە توریحون وحینە تەسرەحون. لە باسی سەبر و ئارامیە کە جەمال ئەکا بە وەصفی خۆی، کە فەرمێ وەصفی سەبرن جەمیلە، یاخود فەرمێ فەسەبر جەمیل والله المستعان على ما تصفون. خوای گەورە لە باسی عەفو و هەروەها لێبوردەیی و چاوپۆشیا فەرمێ فەصفەحی الصەفح الجەمیل، واتە لە دوای لێبوردن مرۆڤەکان نابێتر گلەیی بکەن، نابێتر غەیبەت بکەن، نابێتر دووزمانی بکەن، نابێت دەرحەق بەو کەسەی کە لێبوردەییان نواندووە حەسکەن کە ستەم بکەن و تووشی گیر و گرفتی بکەن ئەو کەسەی کە لێبوردەیان بەرامبەر بە نواندووە. یاخود لە باسی تەلاق و جیابوونەوە کە فەرمێ وەسەرریحوهن سەراحا جەمیلا یاوە ئوسەرریحکوهن سەراحا جەمیلا. تەنانەت جیابوونەوەی نێوان ژن و پیاو لە یەکتری ئەبێ بە شێوازێکی جوانی بێ، بۆی کە غەیبەتی یەکتری نەکەن، بۆی کە مافی یەکتری نەخۆن، بەوەی کە ئەو فەزڵەی کە هەبووە لە نێوانیاندا بیپارێزن و هەروەها نهێنیەکانی یەکتریش بپارێزن. و هەروەها خوای گەورە باسی هەجرمان بۆکە کە فەرمێ وەهجورهم هەجرن جەمیلا. ئینسان کە لە یەک دابڕێ پێویستە هەجرێکی جوانی هەبێ. ئاینی پیرۆزی ئیسلام بایەخی زۆری یاوە بە جوانی، تەنانەت ئەو شتانەش کە حرام کراوە بە جوانی حرام کراوەکە، شتە پیسەکان لە ئاینی پیرۆزی ئیسلامە حرام کراوە. یەک لە سیفەتەکانی خوای پەروەردگار جوانیە، کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ إن الله جەمیل يحب الجمال، کە ئەمە چەمکێکی زۆر زۆر گرنگە، سیفەتێکی زۆر زۆر گرنگە، پێویستە هەڵوەستەی زۆری لەسەر بکرێت. لە قورئانە خوای پەروەردگار فەرمێ ئەفەلەم ينظروا إلى السماء فوقهم كيف بنيناها وزيناها. لە دواییە فەرمێ من كل زوج بهيج. بهيج کە یعنی پرشنگدەرە، یعنی جوانی ئەبەخشێ، یعنی دیمەن و لەوحەیەک و مەشهەدێکی زۆر زۆر جوانەکە دڕفێنە بۆ ئینسانەکان. ئەزیزانم، ئەم ئومەتە بەڕێزە لەگەڵ خلاف و ناکۆکیەکانە لە سەرەتاوە ژیاوە، لە ڕووی فیقهەوە، لە مەدارسی تەفسیریەوە، لە مەدارسی عەقیدەیەوە، تەنانەت لە مەدارسی لوغەویەوە مامەڵیان لەگەڵ یەکتریا کردووە. قوتابی دژ بە مامۆستاکەی خۆی وەستاوەتەوە لە هەندێک چەمک و هەندێک بوار و هەندێک بابەتە بەبێەوە مامۆستاکە سەرکۆنی بکە. لە 60 ساڵی ڕابردووە بەداخەوە ئەتوانین بڵێن ئومەتی ئیسلامی تووشی حاڵەتێک لە تەزەمموت بوو. یەک لە یەک جیهەت توانی کە بە دەعمێکی بەهێز زاڵ بێت، تەنانەت کە ڕێکپۆشی و جلپۆشی و ئەوانش بووە حاڵەتی جۆرێک لە دینداری کە هی لایەنێک ئەو جلوبەرگەی بپۆشتێەوە، هەروەها ئاراستەکانی پێڕۆ بکرێت. لە زانایانی پێشوو بێگومان ئەهلی فەن بوون، ئەهلی جوانی بوون، لە خەتە، لە ڕەسمە، لە شیعرە، لە داهێنانە، لە وتاردانە، لە بیناسازیە، لە زەخرەفەیە. دەوڵەتی عوسمانی، دەوڵەتی عەباسی، دەوڵەتی ئومەوی
ئەمانە دەستێکی باڵایان بووە بەڵام لە ئەتوانم بڵێم لە نیو سەدە زیاتری ڕابردووە بەداخەوە ئومەتی ئیسلامی بە جۆرێک ئاینی ئیسلامی پیرۆز پێشکەشکرا بە خەڵکی کە ڕەنگە جوانیەکی ئەو تۆی تێدا بەرجەستە نەبوو بێ بەداخەوە کە هەموو شتێک ڕەفزەکرا لە نێو ئەم ئومەتەیە لای خەڵکێک کە کەوتبوونە ژێر کاریگەری هەندێک ئاراستە و هەندێک تەوەجوهەوە کە هەموو جۆرەکانی داهێنان تەنانەت ڕەسمکردن تەنانەت تەلەڤیزیۆن تەنانەت ڕادیۆ تەنانەت نزیکی 300 ڕێگەیان نەداوە کە قورئانی پیرۆست چاپ بکرێ بەو عنوانەی کە ئەمراز و ئالەتێکە کافرەکان دروستیان کرد بێت چۆن ئەبێ کەلامی خوای پێ تەبع بکرێ لەبەر ئەوە ئەم چەمکە کە چەمکێکی گرنگە لە ئاینی پیرۆزی ئیسلامە و بایەخی زۆری پێدراوە و گرنگە بۆ کایەکانی مرۆڤ و مرۆڤسازی لە سەرزەوی و ئەمرمان پێکراوە کە بایەخی پێبین و هەموو بارەکانەگرێتەوە خۆشحاڵین و توێژی سەبارەت بەم چەمکە بکەین لە خزمەت هەردوو پرۆفیسۆر جەنابی پرۆفیسۆر سەباح بەرزنجی و جەنابی پرۆفیسۆر ئیسماعیل بەرزنجی کە ئێمە لە خزمەتیان نابین سەبارەت بەم چەمکە گرنگە و توێژەکەین سەرەتا لە جەنابی دکتۆر سەباحەوە دەست پێکەین و لە ناخیرڵۆ بە خێراتن تەکەین جەنابی دکتۆر ئەکرێ بزانین لە لای بەڕێزت جوانی چییە و پێناسی چییە چی ئەگەیەنێت ئەم چەمکە بە ناوی خی بەخشندە و میێرەبان زۆر سپاس بۆ جەنابێت بۆ کەناڵی پەیام بۆ هەموو ئەو برایانەی کە بەشدارن لە سازدان و لە ڕێخستنی ئەم ئەڵلقەیەدا برایانی کۆنتترۆل و برایانی وەکۆڵی کادری فەنی بەرنامەکە جەنابەت پێشێکێکی زۆر جوانت پێشکەش کرد سەبارەت بە جوانی و ئەهمیەت و گرنگی ئەم چەمکە بخۆی چەمکێکە لە بەرجەستەوە وەرەگیرێ بۆ بە چەمکێکی مطلق یعنی ئێمە هەمومان دەرکی جوانیەکەین هەر ئینسانی بگری تەنانەت مناڵێک کە هیچی نەخوێندووە ئەزانێ جوان لە ناشین جیاکاتەوە بە پێی ئیدراکی خۆی کە گەورە ئەبێ یاخۆت تەمەنێکە چێتە سەرەوە جوانیەکان جوانترە بینێ ینی وەکو بڵێ ئەتوانێت جیاکاری بکە لە بینی ڕوخساری جوان و ڕوخساری ناشرین دەنگی خۆش و دەنگی ناخۆش دیمەنی جوان و دیمەنی نەشیا و ڕەفتاری جوان و ڕەفتاری نەشیا و ئەم حیسی جوانی ناسیە بە فیترەت لە هەموو ئینسانێکە هەیە هەندێک پێیان وایە ئەم چەمکە پێناسە ناکرێت چونکە پێویستی بە پێناسە نییە ئەوەندە ڕوون و ئاشکرایە ئەوەندە دیارەکە جوان چییە و ناجوان چییە جوان و ناشین ئەوەندە ڕوونن پێویست بە پێناسە ناکە بەڵام دیارە پێناسەکردن بۆ خۆی سەرەتایە بۆ دەواازەیەکە بۆ ئەوەی کە بچینە ناو بابەتەکەەوە لەبارەی جوانیەوە وا پێناسەکراوە کە بریتیە لەو سیفەتەی لە هەر شتێکا هەبێ مای دڵخۆشی بێ مای ڕەزامەندی بێ لە هەر شتێکا تۆ شتێک ببینی حتا گەر شتەکە جوانیش نەبێ بەڵام ڕەگەزێکی تیا ببینی کە دڵت خۆشکە ڕازیت بکە خۆشنودت بکە ئەوە پێڵێن جوانی لە ڕەفتاری ئینسانە تەماشاکە ئینسانێک دنیاە سیفەتی خراپیە بەڵام سیفەتێکی تیا ڕازگۆییە ئەم ڕازگۆیە جوانیەکی پێبەخشێ ئیمامی شافیعی ئەفەرمێ لە یەکێ لە شیعرەکانیە ئەڵێ وئین کەثرت عیوبک فی الخطايا في البرايا وصرك أن يكون لها غطاء تستر بالسخاء فكل عيب يغطيه كما قيل السخاء يعني الله ئەگەر عیب زۆر بێ لە ناو خەڵکە و پێت خۆش بێ بیشاریتەوە بە سەخاوت بیشارەوە سەخاوت جوان تەکە سەخاوت و ئەکەواتە سەخاوت سیفەتێکی جوانە هەموو کەسێ دەرکی پێیەکە کە سەخاوت جوانە بەم سیفەتە جوانی بۆی هەیە جوانیەکی حیسی بێ بۆی هەیە جوانیەکی معنەوی بێ جوانیەک بێ کە ئێمە لە ڕێی هەستەکانەوە دەرکیکەین جوانیەکی شەیە لە ڕووی وجدانەوە دەرکەکەین یعنی لە ڕووی حسی باتنی خۆمانەوە دەرکەکەین بەشێ لە جوانیەکان جوانی ئەخلاقی و عەقلانین یعنی ئێستا کەسێک کە لە بواری ڕاضیات و ماتماتیکا ئیشەکە بیرەکاتەوە کاتێک ئەتوانێت شتێکی نەناسرا و بدۆزێتەوە شتێکی نەزانرا و کەشفکە لە هاو کێشەیەکە لە شتێکە ئەمە بۆ خۆی جوانیەک هەست پێەکە جوانی هەستەکە بەوەی کە نەزمێکەیە کە
دقەتێکەیە کە بەرنمەیەکەیە تەرتیبێکەیە لە وەزەکە. پێم وایە ڕەگەزی جوانی یەکەم ڕەگەزی جوانی بریتە لە تەرتیب، لە نەزم و لە هەماهەنگی، لە تەنسیق. ئەندامەکانی هەر کەسێک ئەگەر پێکەوە متەناسیق بن، یعنی ئەگەر بین بە هێڵکاریەکی ئەندازەیی تەسویری شتەکە بکەین، جۆرێک لە هارمۆنی، جۆرێک لە تەقارن، جۆرێک لە پێکەوە گونجار ببینی، یەکەمین ڕەگەزی جوانی دروستە بێ. کەواتە ڕەگەزی یەکەمی جوانی لە مەخلوقەکایە، لە ئافەریدەکایە. ڕەگەزی دووەمی جوانی لەو کەسایە کە دەرکی ئەکا، یعنی ئەبێ کەسێک هەبێ دەرکی بکە. یعنی ئەگەر ئەم جیهانە پڕ بێ لە جوانی و پڕ بێ لە تابلۆی جوان، بەڵام مرۆڤێکی تیانە بێ کە چەشیکە، بیچێژێ، سەیریکە و بیبینێ و بتوانێ لێی ڕامێنێ، جوانی بوونی نییە. بۆیە محەممەد ئیقبال ڕەحمەتی خوای لێبێ غەزەلێکیە بە ناوی لەدایکبوونی ئادەم، ئەڵێ کاتێک ئادەم لەدایک بوو جوانی لەرزی. جوانی لەرزی لەبەرەوەی کەسێک پیا بوو کە سەیری ئەکا. یعنی جوانیەکە گەربوونێکی دەرەکیشی هەبێ، ئەو نەزم و تەنسیق و هەماهەنگیەی کە پێویستە لە بوونەوەرێکە هەبێ، ئەگەر هەبێ بەڵام کەسێکی خاوەن نەزەر نەبێ کە سەیری بکە، جوانیەکە بەرجەسە نابێ و مانا پەیان ناکە. ڕەگەزی یەکەم بریتی بوو لە شتە جوانەکە خۆی، ڕەگەزی دووەم بریتی بوو لەو کەسەی کە دەرکی جوانیەکە بینراوە بینەر. ڕەگەزی سێهەم کە لە هەمویان مهمترە ئەو کەسەیە کە ئەم دوانەی خەڵق کردووە، ئەو زاتەیە کە هەم بینراوەکە جوانەکەی خەڵق کردووە، خولقێنەرەکەیە، هەم بینەرەکەشی خەڵق کردووە و ئەو ئامراز و میکانیزمانی پیاوە، ئەوە داواتەنی پیاوە کە دەرکی ئەو جوانیە بکە. لەم دەواازەوە ئێمە توانین بچین زۆر شتی جوان ببینین، بەڵام وەکو جوانی وەکو زانستێک کە پێک هاتبێ کە بەشێک بێ لە فەلسەفە و بەشێک بێ لە زانستی مرۆیی، لە سەدەی هەژدەوە ئەم مستەلەحە پەیا بوو لەلایەن فەیلسوفێکی ئەڵمانی بە ناوی ئەلێکسەندەر بۆمگارتن کە لە 1940 تا 1962 ژیاوە. ئەم کەسە هات یەکەم کەس بوو کە زانستی جوانی، ینی جوانی ناسی و ستاتیکای جیا کردەوە لە باقی زانستە مرۆییەکان لە کتێبێکیا بە ناوی تەئەمولاتی فەلسەفی، کاتێک کە هات لەبارەی ماهیەتی شیعرەوە قسەی کرد. جا من هەرەوەندە اکتفاکەم بۆی نەبم بە دکتۆر ئیسماعیل تاکانە. لە مەنزوور و دیدی ئیسلامیەوە جوانی چیە؟ بەڵێ بە ناوی خۆی گەورە و میهرەبان، سوپاس بۆ جەنابەت، سوپاس بۆ بەرنامەکە و بۆ پەیام. بێگومان تێڕوانین لە جوانی وەکو کاکتۆر و جەنابیشت ئاماژەتان پێکرد مێژوەکەی دوورە، بەڵام جوانی ناسی یاخود ئیستاتیکا ئەو مستەلەحی کە ئێستا وی بەکارهێنرێ لەگەڵ فەلسەفەیە بابێک بووە، جیان نەکراوەتەوە، چونکە ئێمە هەر لە سەردەمی ئەفلاتۆنەوە ئەبینین کە گرنگی بە جوانی دراوە لە هەموو ڕەگەزە هونەریەکانە یاخود لە هەموو وجود و بوونەوەرە. گەڕانەوە بۆ مێژووی ئیسلامیش ئەبینین لە لای فەیلسوفانی مسلمانیش، لە لای عولەمای بەلاغا، هەروەها لە لای زانایانی زمان ناسی عەرەبیش هەر لە کۆنەوە گرنگی دراوە بە مەسەلەی جوانی ناسی و دیاریکردنی ڕەگەزەکانی جوانی و هەروەها قسەکردن لەسەری. فارابی ئەڵێ وەکو لێدوانە فەلسەفیەکەی ناو تاریخی ئیسلامی، جوانی مطلق لە لای خوای گەورەیە. ئەو جوانیە جوانیەکی دائیمە و کاملیشە. جوانیەکانی تر هەمویان ئینعیکاسی ئەو جوانیان کە ئەمە نزیکە لە مەنزوری ئەفلاتۆنیشەوە بۆ عالەمی مثل و هەروەها عالەمی طبیعی. جوانیەکانی تر ئەڵێ هەمووی جوانی ناقصن، جوانیەکی کاتیشن و ئەمانە جوانی مطلق نین، ئینعیکاسی جوانی خوای گەورن. لە لای ئیمامی غەزالی باسی جوانی کردووە، پێی وایە کە جوانی دوو بەشە، بەشێکیان جوانی مادیە، بەشێکیان جوانی معنەویە لای ئینسان. جوانی مادیەکە هەموو مەزاهیرەکانی جوانی ئەگرێتەوە، چونکە ئێمە گەر سەیرێکی قورئان بکەین چەمکی جوانی وەکو جەنابەت ئاماژەت پێکرد لە زۆر شوێنە هاتووە. خوای گەورە جوانی کردووە بە سیفەتێکی خۆی و کردوێتی بە سیفەتێکی لازم بۆ هەموو مەخلوقەکانی. یعنی خوای گەورە ئینسانی دروست کردووە،
مەهەممەی سەرێکی ئینسان لە ناو ژیانە بریتیە لە عیبادەتکردنی خوای گەورە وما خەلەقت الجن والإنس إلا ليعبدون. باشە کە مەهەممەی ئینسان بریتی بێ لە جوانی لە عیبادەتکردن، باشە خوای گەورە بۆ هەر ئاوا وازی لێنە ئەهێنا بە شکڵێکی تر دروستی بکردا عیبادەتەکەی بکردا خۆ هەرێ توانێ عیبادەتە بکە. بەڵام وەلەقەد خەلەقنا الئینسانە فی ئەحسەنی تەقویم، مادام تۆ عیبادەتی خوا ئەکەی و مەهەمەکەت بریتێ لە عیبادەتی خوا، کەواتە بە جوانترین شێوەش عیبادەتی خوا بکە، چونکە خوای گەورە خۆی جوانە و هەموو شتەکانیشی بە جوانی و بە جوانی ئەوێ قوبوڵیەتی. مەسەلەن چوونە ناو مزگەوت بە نەسی ئاەت کە ئەفەرموێ خذوا زینەتەکم عند كل مسجد. تۆ ئەچیتە مزگەوتەوە و 4 ڕکات نوێژ ئەەکەیت و یاخود 2 ڕکات سونەتیشی لەگەڵ ئەکەیت و یەیتە دەرەوە. باشە چ پێویستیەک هەیە بەوەی کە ئێمە خۆمان بڕازێنینەوە، خۆمان جوان بکەین لە کاتی عیبادەت و چوونە ناو مزگەوتمانەوە. ئەوە بەنسبەتی ئینسانەوە، بەنسبەتی هەموو مەخلوقاتی شەوەخوای گەورە لە قورئانە لە چەندین شوێن ئیشارەت ئەکابەوەی کە ئەم جیهانەی دروست کردووە هەمووی مەخلوقاتی خۆیەتی، بەڵام هەر هەمووی بە جوانترین شێوە دروست کردووە. ولكم فيها جمال حين تريحون وحين تسرحون لسر مسألة أجل ياخذ باسكردن لا أكوان ك ولقد زينا السماء الدنيا بزينة الكواكب. خوای گەورە ئەیتوانی ئەم ئاسمان و زەویە و ئەم کەونە دروستکە، بەڵام ئەم جوانیەشی پێ نەبەخشێ، خوایەتی خۆی خۆ هەر دەرئەکەوت لە مەخلوقەکانیە، بەڵام ئەوێ بە جوانترین شێوە خوایەتی خۆی دەربکەوێ. لەبەر ئەوە جوانی ئەسڵێکی زۆر ئەساسیە لە ژیانی ئینسانی مسلمانە. ئەگەر چی وەکو جەنابەت ئاماژەت پێکرد فەرامۆشکراوە بەهۆی ناحاڵی بوون و ناشارەزابوون و نەزانین بە توراسی ئیسلامی و یاخود بە قورئان و بە فەرمودەش، بەڵام بێگومان پێویستە جوانی بکەینەوە بە ئەسڵێک و بە ڕەگەزێکی بنەڕەتی لە هەموو ژیانی خۆمانە. دەستت خۆش. طبعاً مامۆستایانی بەڕێز ئێمە بابەتەکە بابەتی جوانی هەستەکەم قوڵاییەکی زۆری هەیە و ئاماژەتان بەشتی زۆر جوان کە بەڕێستان لە بوعدە دینیەکە و لە بوعدە فەلسەفیەکە و هەروەها لە پێناسەکەش کە جەنابی پرۆفیسۆر دکتۆر سەباح بەرزنجی ئاماژەی جوانی کرد بە بنەماکانی جوانی کە بیندا و بینەرە لەگەڵ مصممی هەردووکیان کە بریتێ لە خوای پەروەردگار. خۆی جوانی تەبعا نەچێتە هەموو کایەکانەوە. زۆر جار ئینسان هەر ئاوا سیرکە بە فیترەت هەست بە بەختەوەریەکە بۆ ئەو جوانیانەی کە لەبەر چاوێتی. دەنگێک زۆر جوانە و کاریگەری لەسەر ئینسان دروستەکات کە یەکێکە لە شتە زۆر پەنهانەکان هەتا ئێستا مرۆڤایەتی جوانی ئەم دەنگی مرۆڤ هەتا ئێستا بۆی هەڵ نەهاتووە کە چییە؟ لە کاتێکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە فەرمێ زەینوا القورآن بأصواتكم یا ليس منا من لم يتغنى بالقرآن. لێرەوە ئێمە ئەبێ ئەوە فێر بین کە ئەبێ دەنگخۆشێ بانگ بە کە بێ ئیمامێک دەنگخۆش بێت بە ئیمامەتکە قورئان بخوێنێ بۆ خەڵکە، چونکە ئەبێ خۆی هەموو کەسێ بزانێ بنەماکانی جوانی لە دەنگا چییە. جاری وا هەیە لە ئوستوبێکە، جاری وایە لە تەسەڕوفێکە، جاری وا هەیە ئێمە لە ژیانی سادە و ئاسایی. من ڕۆژێکیان سیارەکەم پەکیکە و پاتیەکەی سکوت بوو، وەستا دوایی خسمانە ئیش ڕۆشتین لە یوتێرنێکا سیارەکەم وەستاکە وەستا لە مدەی کەمتر لە خولەکێکە لە 30 سانیە 5 کەس گەیشتە سەرم بۆی پاڵی پێونێ بۆی یارمەتیم بە هەستم کرد ئوستوبی ئەم کەسە ئەوەندە جوانە وانێکی زۆر زۆر جوانی لێوە فێر بووم. چوون بۆ ماڵی خزمێک لە شوێنێک لەوێ شەو لەوێ بووین لەوێ ماینەوە کە سیارەکەمان لەبەر دەرگا وەستانە بوو بۆ هەستانی سبێنێ دراوسەکەیان بیریان هەبوو سیارەکەمی منی شۆرده بوو لە ئوستوبێکی وا زۆر جوانەوە من شتی لە فێر بووم. جارێکیان ئەمان خوێن لە بەغدا مامۆستایەکی زۆر بەڕێز کە بۆ قسمی داخلی سێری کرد 2 تەلەبە ناکۆکیان هەیە بووە بە شەڕ لە بینیانە. ئەو کاتە لە کولیە بووین، مامۆستا فەرمووی ئەوە چییە لە بینتانە؟ شەویش بوو ئەها سەردانیە کرد جارجار وتی وەڵام من قاچەکەمە سەرەکەمە ئێرە قاچەکاتە لای سەری منەوە کە ئەخەوێ قەرێڵەکانەوە بە ئەو سەر بکاتە ئەو لا بۆی سەرمان لای یەکتریەوە بێ. مامۆساکەوتی بۆستە زۆر زۆر ئاسانە، خەوت لە شوێنی تەلەبەکەی تر وتی ڕاکشێ با قاچە لای سەری منەوە بێ. بە زۆر پێکرد مامۆساکە وتی تاوە من ئاوا خەوم چیتیایە؟ تەلەبەکەت زۆر تەریق بووتی باشە مامۆستا قاچ ناکەمە لای سەریەوە. تەلەبەکەی تر وتی وەڵڵاهی ئەبێ قاچکەیتە لای سەرمەوە.
لەمەدا سێری ئەم جوانیەکە شتێک هەیە طبعاً پێوتێ نیسبەی جەمال یا ڕێژەی ئاڵتوونی ئەم ڕێژەی ئاڵتوونیە ماوەیەکی زۆر نییە کە دۆزراوەتەوە بایەخی زۆری پێدراوە کە جوانی یەکسانە بە یەک لە بەرامبەری 1.6 گەڵتوڵ 1.6 بێ درێژەکەی یەک بێ بۆ نمونە ئەڵێن ئینسان مەحکومە بەم جوانیە بۆیە خوای گەورە فەرمێ لەقەد خەلەقنا الئینسانە فی ئەحسەنی تەقویم بۆ نمونە ئەمە 1.6 تا ئێرەیە بۆ نمونە سەری پەنجە هەتا ئێرە ئەم مەچەکە بریتە لە لێرەوە تا ئێرە 1.6 ئەوەندەیە لە ناوک بەرەو خوار 1.6 بەشەکانی تری جەستەی ئینسانە وە زۆر بواری سەر بە هەمان شێوە درێژەکەی 1.6 پانی جەستەیە دکتۆرێک ئەم حقیقەتەی دۆزیەوە 25 ساڵ خەریک بوو فەرقی نێوان ئێمە لەگەڵ ئەوان دکتۆرێکی ئەوروپی بوو ئەوەیەکە کە چقەکە خەنە سەر یەک بابەتی ورد بە دقیقی بۆی ڕۆچن 20 ساڵە 30 ساڵە 40 ساڵە 50 ساڵە لەگەڵ یا ئەڕوا هەتا ئەی دۆزێتەوە قیناعێکی دروست کرد ئەم قیناعە ئەی کردە بەری هەر کەسێ وتی ئەمە میزانی جوانیە بۆ هەر کەسێکە سەرنجی بەرامبەرەکان ڕاپکێشێ لە ناو ئاژەڵانە جوانی پەڕی ئاژەڵان جەستەی ئاژەڵان لە ناو ڕووەکە لە گەڵایە باشە گەڵا ئێمە توانین بڵێن بۆ نمونە کلۆرۆفیل تەفسیری ئەومان بۆ کا گەڵا بۆچی پێویستە بەس شێوەی گەڵاکان بۆچی جیاوازە خۆ گەر یەک شێوەش وایە هەر وەریەگرت هەر ئەو کلۆرۆفیلەکەی هەر بە خۆرەکتشی خۆرەکەی وەرەگرت ئەی ئەو بۆچی بەو شێوازەیە اینجا جوانی تەبەن لە دەنگا تەنانە لە مەککەیە ئێستا کە مەککە ئەو نیسبە ذەهەبی هەیە لە سەرزەویە خەڵی توڵ و عورف ئەگەر لێکدانەوەی بۆ بکرێ ئەوەیەکە خەڵکێک لە غەیری موسڵمانەکان ڕخناگرن لەم بیردوەزەیە لەمەی مەککە ئەڵێنجا خۆ لەسەر هەمان هێڵ وڵاتی تریشەیە بە شاری تریژەیە بەڵە شاری تریژەیە بەس هەموو شارێ مەککە نییە خەڵکەیە قوڕیشیە و لە هاشمە و عەرەبە و وانە بەڵام پێغەمبەر نییە هەر محەممەد پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ئەم نیسبە جوانیەکە شتێکە ئیستیکشاف کراوە و زۆر شتی لەسەر بنیاد نراوە مهندسی معماری و هەروەها ڕەسامەکان و هەروەها نەحات و هەروەها ئەو کەسانی کە دکتۆرەکان کە خەریکی تەشریح و ئەو جۆرەشتانن لێرە و سوودی زۆران بینیوە دارتاشێک ئەتوانێم کارە بکە ئەوەی کە یادم هاتەوە طبعاً ئەم مەسئلەی جوانیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خودی خۆی بایەخی زۆری پێیاوە یعنی حەزی بەشتی جوان کردووە حەزی بە بۆنی خۆش کردووە حەزی بە دیمەنی زۆر جوان کردووە پاشانش جارێکیان لە کاتێکە هیجرەتی کرد بۆ مەدینە لەوێ کە خەریکی دروستکردنی مزگەوتەکە بوو نوکو ئیمامی عەلیە گێڕێتەوە سەحابەیەکی لێبوو یەمانی ویستیان ئیشی قوڕەکە نەکاوتیان بڕۆ شتێکی تر بکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی دەعوو لێی گەڕێن ئەوە مەستی قوڕەکە لەگەڵ سەبکی قوڕەکە زۆر بە جوانیەکە یەلمەسو الطینە بیجەمال کەلیمەی جەمالی لەیا بەکارهێنا کە ئەمە خۆی بۆ خۆی سەرنجێکی زۆر جوانە هەیە چێژ ئەبینێ لە جوانی چێژ لە جوانی ئەبینێ ئێستا خەڵکێک هەیە نازانینە ناخیاچی هەیە بۆ نمونە کاشی دانێ ئەم کاشیە بە بۆشی بەجێهێڵێ مەسەرەن گەچکارێکە کە ئیهێنێ گوێ بە ئیشەکە نایە هەیشە بیێنە کە یە گەچکارێکە بۆکە هوەری زۆری تیانوێنێ جارێکیان ئێمە وەستایەکی کاشیمان هێنا بۆ مشتەمەلاتێکە داینانی هەر وەستایەکی تر وایە بە دوو ڕۆژتاوەیەکە بە زەمی هەفتەی پێچوو کە یەک هەفتەی پێچوو کە حسابمان کرد سێرمان کرد شتێکی بۆ نامێنێتەوە لە پارەکەی شتێکی بۆ نامێتەوە بە زۆر دڵخۆش بوو کە سێریە کرد هەستم کرد چێژێکی زۆرە بینێ لەم شتە جوانەی کە ئاوا یا مەسەرەن گەچکاری وایە بێنێ بۆ ماڵەکە و شتی زۆر جوانێ بۆ دروستەکە تەسمیمی زۆر جوانێ بۆ دروستەکە ئەمە کاریگەری زۆر گەورەی هەیە لەسەر دەروون و لەسەر ناخی ئینسانەکان چێژ ئەبینێ هەیە بە پێچەوانەوەیە چێژ ئەبینێ لەوەی کە شتەکەی جوان نەبێ بەوەی کە بەرامبەر فریو بە شوانێکە ئیشەکەی بە جوانیەکە ئیتقانی عەمەلی هەیە مامۆسایەکە وانەکەی زۆر بە جوانی ئەڵێتەوە ئەمە خۆی بۆ خۆی جۆرێکە لە عیشق بۆ جوانی کە جێگەی ئەوەیە کە بایەخ بێ بۆیە نیسبەی جەمال نیسبەی ذەهەبی ڕێژەی ئاڵتوونی ئەچێتە هەموو بوارەکانەوە ئەمڕۆ لە کایەکە ئیشی زۆری لەسەرەکرێ جەنابی دکتۆر سەرنجی تری چی هەیە جەنابێ لەسەر جوانی بەتایبەت لە لای ئەو کەسانی کە قسەیان لە جوانی کردو پێم وایە جەناب و
نووسینە هەیە سەبارەت بە جەمال و جوانیش؟ خۆی هەر کەس بە پێی اختصاسی خۆی ئەتوانێت دەواازەیە بکاتەوە لەسەر جیهانی جوانی. لە ئوسولی فقها بابەتێکمان هەیە بە ناوی حوسن و قوبح، جوانی و ناشرینی. جوانی چییە؟ لە ئوسولی فقها 8 پێناسە بۆ جوانی کراوە، بەڵام گرنگترینیان سیانە. یعنی جوانی تەنها لە شتەکانان نییە، لە کردەوەکانیشا هەیە. پێیانوتە حوسن الئەشیا و حوسن الئەفعال. ئێستا باسی حوسنی نەوایاژەکرێ، حوسنی نەوایە، حوسنی مەقاسید، هەموو ئەمانە باسەکرێ. یەکێ لە پێناسەکانی جوانی ئەوەیە کە هەر شتێک کەماڵی تیاابێ، ینی تەواو بێ، ڕێکوپێک بێ، نەقسی تیانە بێ، کەلێنی تیانە بێ، فێڵی تیانە بێ، غەشی تیانە بێ. یعنی وەکو جەنابەت باست کرد لە بواری بیناسازی و تەلارسازیە، ئەو مادەی بەکارهێنرێ، ئەو تەسمیمەی بەکارهێنرێ، ئەو بۆ کۆڵێ ئەو هێکەلە داخلی و خارجیە، ئەو دیکۆرە خارجیە، دیکۆری ناوەوە، ئەمە ئەگەر کامڵ بێ ئەڵێن جوانە، بەڵام ئەگەر نەقسی تیابوو ئەڵێ ناشرینە. کەواتە بێکێ لە پێناسی جوانی کەماڵە، کەماڵی شتێک مەسەن زانایەکە لە تەخەسوسەکەی خۆیان زۆر شارەزایە، ئەمە جوانە. ئەگەر لە تەخەسوسەکەیان کەم و کورتی هەبێ، بەو ئەندازی کەم و کورتیە لە جوانەکەی کەمە بێتەوە. پێناسەی دووەم بۆ جوانی هەر شتێک لەگەڵ تەبیعەتی ئینسانە بگونجێ، ملائمی تەبع بێ، لەگەڵ سروشت و تەبیعەتی ئینسانە بگونجە پێوتێ جوان. ئەمەش پێناسەیەکی جوانە. ینی مەسن تەماشاکەی فێنکی لە هاوینە، گەرموگوڕی لە زستانە، ئەمە لەگەڵ تەبعی ئینسانە گونجێ. ئاوی سارد لەگەڵ تەبعی ئینسانە گونجێ تا ئاوی گەرم. یا مەسەلەن بەپێی فەرهەنگ و کەلتورەکان تەماشاکەی خواردنێک لەگەڵ تەبیعەتی ئێمە گونجە ئەی خۆین، پێمان جوانە. ئەڕۆین بۆ شوێنێک بەپێی تەبیعەتی خۆمان مامەڵەوان لەگەڵا بکەن. ینی بۆ نمونە تۆ وەکو کوردێکەچیتە شوێنێک مەدحی کوردی تیا بکرێ لەوێ، ئەوە جوانە، بەڵام چونکە بۆ تەبیعەتی تۆ ئەوە گونجاوە. پێناسەی سێهەم هەر شتێک قابلی مەدح و ستایش بێ، ینی هەر شتێک لە تەرکیبەکەیە قابلی ئەوە بێ کەسێک ستایشیکە، پەسەندیکە، پێی قبول بێ، پێی ڕەوا بێ، پێی گونجاو بێەوە جوانە. بۆ نمونە چی لە محکمەیەکە گوێگری بڕیارە دەرەچی، ئەم بڕیارە تەماشاکەی هەموو مەرجەکانی بڕیارێکی یاسایی تایە و عەدالەتی تایە، ئەڵێ بڕیارێکی جوانە. لە بڕیاری سیاسی کە ئەدرێ لە وڵاتە، ئەگەر تەماشاکەی کەسانێکی شارەزا لە سیاست بڵێن ئەمە بڕیارێکی جوانە، چونکە ستایشی بکەن. کەواتە پێناسەی سێم بریتێ لە ستایش. لە ڕووی شەرعیەوە حوسن ئەوەیە کە شەریعەت ئەمری پێکردبێ. حوسن جوانی ئەوەیە کە شەریعەت هانت با لەسەری، مەدحت بکا لەسەری، پاداشت باتەوە لەسەری، ئەمەش جوانی. کەواتە مەجموعەیە پێناسی تر هەیە. بەڵام ئایا ئەم سیفەتە کەواکە کەماڵ هەبێ لە شتێکە، موافقی تەبیعەتی ئینسانەکە بێ، یاخود قابلی ستایش بێ، قابلی سەواب و پاداش بێ، ئایا ئەم سیفەتە سیفەتێکی زاتیە لە شتەکەیە، ینی لە هەر کوێ بێ ئەم شتە ئەو سیفەتەی هەیە، یاخود لە کۆمەلگایەکەوە بۆ کۆمەلگایەک، لە کەلتورێکەوە بۆ کەلتورێک، یا بەپێی بینەرەکە، بەپێی ئەو کەسەی کە مامەڵەی لەگەڵاکە. ئەمەش مەوزوعێکی زۆر فراوانە کە مناقەشەی لەسەر کراوە. ئایا جوانی سیفەتێکی زاتیە بۆ شتەکان و بۆ کردەوەکان، یا سیفەتێکی یاعتیباریە، یعنی شتێکە کە بەپێی ئەو کەسەی کە مامەڵەی لەگەڵەکە، بەپێی بینەر، بەپێی مامەڵەکار، ئەو کەسەی ئیدراکیەکە. ئەمەش بەحسێکی توولانیە لە مەوزوعەکەیە. لێرەوە بۆ دەرکی جوانی ئێمە دوو سەرچاوەمان هەیە. سەرچاوەیەکیان پێوتی عەقڵی مجەڕەد، سەرچاوەیەکیان پێوترێ مەوازینی شەرعی. عەقڵی مجەڕەد مانعی نییە کە لەسەر ئەساسی کەماڵ، لەسەر ئەساسی مولایەمەتی تەبع، لەسەر ئەساسی ستایش پێناسە بۆ جوانی بکە. ئیتر ئەو شتە کە تۆ بڕیاری لەسەرەدەی بە جوانی لەسەر ئەساسی عەقڵ بڕیاری لەسەرەدەی، بۆی هەیە کردەوەیەک بێ، بۆی هەیە شتێک بێ، بۆی هەیە زاتێک بێ، بۆی هەیە فیعلێک بێ،
بۆی هەیە وڵاتێک بێ، شارێک بێ، بینایەک بێ، تەلارێک بێ، بەرهەمێکی هوەری بێ، بۆی هەیە تابلۆیەک بێ، بۆی هەیە پارچەیەکی مۆسیقا بێ، بۆی هەیە شیعرێک بێ، بۆی هەیە دەقێک بێ، پەیکەرێ بێ، شتێک بێت. ئەمە کەواتە عەقڵ خوای پەروەردگار ئەو هینەی یاوەتێ، ئەو مەلەکەیی پێداوە، ئەو هەستەی پێداوە کە پێوترێ کە بتوانێت دەرکی جوانی بکە. لەم لایشەوە شەریعە دەتوانێت لەسەر مامەڵەکان، لەسەر عەقد و گرێبەستەکان، لەسەر پەیوەندی کۆمەڵایەتیەکان، لەسەر ڕەفتارە شەخسیەکان و کەسیەکان بڕیار بدا کە بڵێ ئەمە جوانە بیکەن، ئەمە جوانە جوان نییە مەیکەن. بابەتێکی تر هەیە کە ئێمە بێ زۆر ئاگادار بین مەسەلەی هێنا مەسەلەی تەذەوقە. تەذەوق ئێستاش لە مەدرسە ئەدەبیەکانە قسەی لەسەرەکرێ، یعنی وەکو چۆن تۆ بەگوێ چێژ وەرەگری لە دەنگی خۆش، بە چاویش چێژ وەرەگری لە ڕەنگەکان، لە ڕەنگە جوانەکان، لە دیمەنی جوان، لە طەبیعەت، لە سروشت، بە زمان چێژ وەرەگری لە خواردنی خۆش. 4 بواری جیاوازمان هەیە بێ ئێمە تێکەڵیان نەکەین. بوارێک بواری دینە کە باسی حەڵاڵ و حراممان بۆکە، بوارێک بواری عەقڵە کە فەلسەفە بەرهەمدێنێ، بوارێک بواری زانستە کە دێت زانستە سروشتیەکانە کە ژیانمان بۆ ئاسانەکە. تۆ لە ڕێگەی زانستەوە ئەتوانی بە فڕۆکە سەفەر بکەی، زۆر بە ئاسانی لەم وڵاتەوە بچی بۆ وڵات، لەم کیشۆرە بچی بۆ کیشۆرە چارەسەر بکەی. بەڵام بوارێکی ترمان هەیە بواری خەیاڵە، بواری هونەرە، بواری بەرهەمەکە، ئەو بەرهەمانەیە کە تۆ بە هەست و بە ویجدان مامەڵیان لەگەڵاکەی کە لەسەر ئەساسی ئەمەیە خەلاقیەتی هونەری دروستە بێ. یعنی حتا یەکێ لە ئاستەکانی دینداری کە ئاستە عیرفانیەکەیە ڕەبتێکی زۆری هەیە بە مەسەلەی هونەرەوە، چونکە پێیان وایە عیرفان بریتیە لە تێگەیشتنی هونەرمەندانە لە دین. چەشتنی دینە، چەشتنی حکمە شەرعیەکانە، تێکەڵبوون و ئاوێتەبوونە لەگەڵ ئەو شتانەی کە نزیک دەکاتەوە لەخوا بە ویجدان، نەک بەڕواڵەت. بۆیە لای ئینسانێکی عاریف ئەوەندەی کە گرنگی بە جوانی ناخ و جوانی دەروون و سیفەتە جوانەکانەدا زۆر گرنگی بە ڕواڵەتی خۆی نادا. بەڵام لە نەتیجا تەماشاکەی ڕواڵەتی کێونە مەحبوبیە بێ لە ناو خەڵکە کە خەڵک لە ئەسەر ئەساسی جوانیەکەی ناخی هەست بە جوانی زاهیریشی ئەکەن، هەرچەند ڕاهیرەکەشی پەرپود بێ. ڕاستە. دەستە خۆش. جەنابی دکتۆر ئیسماعیل، لای فەیلسوفەکان چۆن باسی جوانی کراوە؟ چی ئەڵێن دەرهەق بە جوانی؟ سەبارەت بە جوانی بەگشتی فەلسەفە هەر لە کۆنەوە لە سەردەمی ئیغریقیەکانە ئەوەی کە لە بەردەستی وەکو توراسی مرۆڤایەتی ئەمە هەمانە بابەتی جوانی زۆر لەسەری وەستاون. جوانیان لە هەموو مەباحیسی فەلسەفەیە دیراسە کردووە، وەکوی کەوتمان ینی زانستێکی تایبەت نەبووە، بەڵام کاتێک کە هاتوون باسی فەنی قەولیان کردووە، باسی فەنی خەتابەیان کردووە، باسی نەتائیجی عەقڵی و فەلسەفیان کردووە، لە هەموویە باسییان لە مەسەلەی جەمال و جوانی کردووە. بۆ نمونە هەر ئەفلاتۆن و ئەرستۆ جیاوازیەکیان هەیە کە ئەرستۆ تەلەبەی ئەفلاتۆن بۆ لەسەر مەسەلەی جوانی لە ئەسڵا جوانی بنەڕەتی خلافەکەیانە. ئەفلاتۆن پێی وایە هەموو هونەرمەندێک لەسەر ئەم ژیان و لەسەر ئەم زەویەیە کە هونەرێک بەرهەم ئەهێنێ، هونەرەکەی بریتیە لە ڕنگدانە و ئینعیکاسی عالەمی حەقیقی و عالەمی مثل. لای ئەو جیهانی مثل جیهانی مطلقی جوانیە. ئەم شتانەی کە لە عالەمی حسیە بەرهەم ئەهێنرێ وەکو هونەر هەمووی ڕنگدانەوەی ئەوە. بۆیە هیچ کاتێک سوورە ڕنگدانەوە طبقە ئەسڵی ئەسڵەکە دەرناچێ. ئەو پێی وایە هونەرمەندان بە تایبەتی شاعیران پێی وایە حەقائق تێک ئەدەن، جوانی مطلقی حەقیقەت ئەشێوێنن، دەریانەکە. بەڵام ئەرستۆ بە عەکسی ئەوەوە ئەڵێ نە، طبعاً تێڕوانینەکەی ئەرستۆ تێڕوانینێکی واقعیتر و ڕاسترە. ئەڵێ ئەم جیهانە کە هەیە وجودێکی هەیە، کاتێک کە هونەرمەندێک یەت وێنەیەک ئەکێشێ، مەسەلەن وێنەی درەختێکمان بۆ کێشێ، ئێمە درەختێکی حەقیقیمان هەیە و جەمالی خۆی هەیە، ئەمیش هاتوو وێنەیەکی کێشاوە ئیزافەیەکی خستۆتە سەر ئەم طەبیعەت و ئەم واقعە
کەواتە ئیشەکەی ئیشێکی ئیزافەکردنی جەمال و جوانیە بۆ سەر ژیان و بۆ سەر واقع و لەبەرەوە پێویست ناکە بیان کەیتە دەرەوە لە ناو جمهوریەتەکەدا. جا ئەمە ئەگەر درێژی کەینەوە ئێمە بۆ ناو فکر و فەلسەفە و تێڕوانینی ئیسلامیش، خوای گەورە وەکو وتمان جەمالی مطلق لای خوایە، خۆی جەمیلی مطلقە، جەمالی لە ناو مەخلوقاتیش یا خەلق کردووە و داوای لێکردوون لە مەخلوقاتیش کە ئەبێت جەمال بەرهەم بهێن. بۆ نمونە ئینسان مەهەمەی سەرەکی کەوتمان بریتێ لە عیبادەت، بەڵام مەهەمەیەکی تری هەیە کە عیمارەت الأرض. باشە عیمارەتی ئەرض چییە؟ یعنی لەسەر ئەو جەمال و جوانیە کە خوای گەورە زەوی پێ دروست کردووە، تۆ وەرە جوانی ئیزافە بکەرە سەری، تۆش جوانی بەرهەم بهێنە جارێکی تر، نەک بچی تێکی بیت و تەخریبی بکەیت و لە ناوی بەری. جا ئیشارەتێک بین بە قورئانیش کە قورئان کەلامی خوای پەروەردگاری معجیزە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم، ئەبینین فەنێکی قەولی زۆر جوانە، هەتاکو ئێستش یعنی دیراسەکردن و لێکدانەوەی جەمال و جوانی قورئان کۆتایی پێ نەهاتووە. سەردەمی مشریکەکانی قوڕەیش کە ئەم هەموو شعرە جوانەیان هەبوو، ئەم هەموو فەساحەت و بەلاغەتەیان هەبووە، ئەبینین بڕواشیان بە پێغەمبەر نەبووە، چون لە جێ ناوەکانی خوا هەمووی جوانیە، ناوەکانی باش هەمووی جوانیە، هەمووی جوانیە. یعنی خوای گەورە خۆی جوانە، بە جوانی خەڵقی کردووە و داوای لە مەخلوقاتیش کردووە کە جوانی بەرهەم بهێنن و تەزەوقی جوانی بکەن، چونکە ژیان و عیمارەی سەرزەوی بە چێشکردنی ئەو جوانیەوە بە تەواوەتی کامل دەبێ. بەڵێ طبعاً زانایان زۆر قسەیان لەسەر کردووە و فەیلسوفەکان ئاماژەی قوڵیان هەیە سەبارەت بە جوانی و زۆرێکش لەوان ڕبتێکەنەوە لەگەڵ خوای پەروەردگار و اعتراف بەواکەن کە خوای پەروەردگار خۆی مەصدەری هەموو جوانیەکانە لە سەرزەوی و هەروەها لە گەردوونە. لۆدی پلۆی طبعاً قسێکی زۆر جوانی هەیە کە ئاڵێ بەردەوام جوانی لە هەموو زەمانەکانە ڕێنیشاندەرە بۆ زانایان بۆ ئەوەی کە پێی بگەنە ئەوەی پێی بەڕاستی برن، پێی بەڕاستی برن لە ڕێگەی چیەوە؟ لە ڕێگەی جوانیەکانەوە. هایزنبێر کە ئەوش ئەڵمانیە ئەڵێ من کاتێک بۆم دەرکەوت کە نەظەریە بیردۆزی کەم زۆر ڕاست و دروستە، چونکە کاتێکە لەگەڵ یا مامەڵاکەی چێژی جوانیەکەیت کە ئەو چێژی جوانیە كل شيء خلقناه بقدر یا مەوزون وأنبتنا فيها من كل شيء موزون كموزونة. باشا شۆدینگەری نەمساوی کە ئاڵێ نەظەریەی نیسبی ئەنیشتاین ممکن نەبوو کە بێتە بەرهەم یا کەشف بکرێ یا دابن لێ ئیلا لەلایەن کەسێکەوە کە حیسی جەمالی هەیە و دەرک بە حەقیقەتی جەمالەکە کێیە؟ کە ئەنیشتاینە. ئەم قسانە زۆر گرنگە، هەمووی گوشراوە کە هەمووان کۆکن لە سەرۆی جوانی زۆر گرنگە. بۆیە ئەکرێ جوانی بکرێتە هۆکارێک بۆ ئەوەی کە مرۆڤ تایە بگا بە خوای پەروەردگار. ئینسان کە گوێی لە دەنگێکە بێت کە ئەڕوانێ بۆ دیمەنێکی جوان، کە گوێی لە پاژەی ڕووبارێکە بێ، ئەڕوانێ بۆ تافگەیەک، ئەڕوانێ بۆ چیایەک، جاری وایە هەست بە لەرزینێگەکەی، جاری وایە حەزەکەی بگریت کە ئەم قورئانە بەم دەنگە زۆر جوانە ئەخوێندێتەوانێ. هەزێگەکەوێتە ناو ناخی ئینسان کە ئەم گردونە جوانیەکان هەموو شوێنێکی تەنیوە ئەگەر بۆی بڕوانی. طبعاً خەڵکیەکەی ئاڵێ انتخابی طبیعیە، جەنابتان حتمما ئاشنان پێ، ئایا انتخابی طبیعی ئایا بەرجەستە ئەبێ لە شتێکە، ئایا مامەڵی لەگەڵا ئەکرێ، بەس ئەمە وەڵامدانەوەیەکی زۆر ئاسانی هەیە. باشە ئەکرێ کە انتخابی طبیعی بۆ نمونە باش انتخابی طبیعیە بۆ بەم جوانیە، ئەی جوانێکە لە دەرەنجامی چییە؟ خۆ ئەکرێ جوانش نەبێت بەڵام بۆ نمونە مەهامەی خۆشی ئەدا بکە، ئەی ئەم جوانیە بۆچی ئەم جوانیە کێ پێی بەخشیوە؟ ئەم تەنسیقە چیەکە بەو شێوازە هاتووە؟ لە ساڵی 2013 کەسێکی یابانی غەواز بوو، ژێردەریایە بوو، دابەزی بۆ 84 پێ قوڵایی دەریا کە چووە خوارەوە لە بنی بەحرەکەیە شتێکی بینی زۆر سەرسان بوو. سەرەتا وای زانی ئەمە ئیستیخباراتی دەوڵەتێک زەرهێزێک هاتووە کە موئامرە لە بەحری یابانەکە، چوو ڕەفیقەکانی خۆی ئاگادار کردەوە لە غەواسەکان و هەروە عالمەکان و هەروەها هینێکی قەناتێکی کەناڵێکی تەلەڤیزیۆنی یابانیشیان هێنا، دایان ناچوون مدەیەکی باش کامێرەکەیان لەسەر ڕاگە، چونکە زۆر سەرنجڕاکێش بوو، دائیری بوو، ئەوە گومەز وەکو شاخ، چوار دەورەکەی ئینجا لە ناوەڕاستەوە هەبوو،
پاشانش هەندێک سەدەف ئەو جۆرەشتانی ئێنا لەسەری دانرا شتێکی زۆر جوان بوو سەرسان بوو نیانزانی چییە یەکەم جارشتی وا ببیندێ لەم گردونەیە دوایی کە کامێرەی مراقەبەیان دانا 84 پێ لە قوڵایی دەریا کاتێک کە سەیریان کرد ئەمە ماسی بە خاخی پێوتێ ماسیەکی زۆر زۆر پچکۆلەیە فووەکە ئەم لەمە هەڵەگرێ بۆ شێوازەدانێ ئەندازەگیری ئەکا بە ملیم فەرقی نییە بە تیرەی 2 مەتر گومەز ئەجا دائێری خڕ ئەیەنێ ئەجا لە ناوەڕاستەوە ئەجا شتێکی زۆر جوان لە ناوەڕاستەوە کە دیقەتیان تەبعاً سیرەکەنەمە بۆ مێینەکەی خۆی دروست کردووە باشە پرسیارەکە لێرە ئەوەیە ئەم مێینە بۆ خوازیاری ئەوەیە کە بچێت لە گەراکی دابنێ کێ فێری کردووە ئەم جوانیە ئەکرا بە غەیری ئەو جوانیە بە غێری ئەو جوانیش ببێ ئەی ئەم جوانیە چییە کێ خۆڵقاندێتی لە چێوە هاتووە بۆیە گردون ئەتوانین بڵێن مەلغومە بە ڕەسائیری خۆی پەروەردگار گردون پەیامی زۆری تایە کە کۆدەکان بە شێوازێکی سروشتی ئاستەمەکە بکرێتەوە ئەگەر بڕوانین بۆ بەشێک ئەندامی هەر ئامرازێک بێنە ناتوانێت پێی بەوە بەرێ کە پێگەی خۆی چییە لەو ئامرازەیە لەو مەکینەیە پێگەی خۆی چییە چ جای ئەوەی کە پێی بەرێ بە بەشەکانی تری مەکینەکە چ جای ئەوەی کە بێتە دەرەوە پێی بەرێ بە موسەمیمی مەکینەکە مستحیلە ئێمە کە لەم گردونیاین ئاستەمە بتوانین خودی خۆمان بەبێ هێزێکی خارجی پێی بەرین بە حکم بین بەسەر ئەم گردونەیە بەسەر خودی خۆمانە کە لە ناو پێگەمان هێن ناو ئەم گردونەیە لە کاتێکا کە ئێمە شتێکی بچووکین وەکو قەوا و خەبارە گەر سێرماکەی بەس گەورەین وەکو مرۆڤ کە خۆی پەروەردگار ئینسانی خۆڵقاندووە کەواتە شتێکی تری هەیە کە مطلع بین پێی بەسەر غەیبەوە شتێکی تری خارجی هەیە لە ناو ئێمەیە کە ئەتوانین پێی بڕوانین تەقیم وەسەنگان بۆ خۆمان بکەین ئەو هێزەش وەنەفەخت فیه من ڕوحی بۆیە مرۆڤ بەردەوام ئەبێ بگەڕێ بە دوای خۆی پەروەردگارە و زۆرێک ئەگەڕێن و ئیمان ژێن بە خۆی پەروەردگار کەواتە ئەکرێ جوانی ئینسانەکان بگەێنێتە خۆی پەروەردگار ممارەسەی جوانی ئەکرێت کە ئینسانەکان بگەێنێتە خۆی پەروەردگار نازام جەنابی تۆر جەناب چی ماوە بۆ جەنابەت قسەی زۆر جوانت کاکتۆر ئیسماعیلیش قسە و بە کورتی من ڕەبتێ دروست کەم لە بینی خاتی خۆی پەروەردگار بڕیارەدا مرۆڤ خاتە سەر زەوی ئەم مرۆڤە وای لێیەکا کە ڕۆحی خۆیەکا بە بەریە شایستەیەوە بێ کە مەلایکە سەجدەی بۆ بن سەجدەی تەکریم ئەمجا لەو لای شۆ فەرمێ لەقەد خەلەقنا الئینسان فی ئەحسەنی تەقویم یعنی مەلایکە کە سەجدە بۆ ئادەمە بن بە هەموو پێکنەرەکانیەوە ڕێزی لێیەگرن پێکنەرە مادیەکەی کە بە جوانترین شێوە دروست کراوە پێکنەرە ڕوحیەکەی کە ڕوحی خۆی لەبەرایە پێکنەرە عیلمیەکەی کە خوا فێری وعلەمە ئادەمە الئەسماء كلها خوا هەموو ناوەکانی پێوتووە یعنی هەموو تەجەلیاتی خوا لە لای ئادەم معلوم بووە یعنی خوا کە خۆی نیشانی مەخلوقاتیەدا بە بەرجەستەکردنی صیفاتی یەکێ لە صیفاتەکانی صیفەتی ئیبداع کە ئەفەرمێ بەدیع السەماواتی والأرض خوا بەدیعی ئاسمانەکان و زەویە یعنی خوا تابلۆیەکی دروست کردووە ئەم تابلۆیە هەموو ڕەنگێکی لە جێ خۆیەتی هەموو ڕەگەزێکی لە جێ خۆیەتی و ئینسان ئەگەر بە چێژێکی شاعیرانە مامەڵ لەگەڵێ بکانی هونەرمەندانە ئەو سات تێئەگا چه هونەرێک لە جیهانە هەیە چه هونەرێک لە گردون و لە کەونا هەیە بۆیە قسەکردن لەسەر جوانی ناسی بەڕەچاوکردنی کتێبی خوا کە قورئانە چونکە قورئان پڕە لە باسی ڕەنگ باسی دەنگ باسی ناوی جوان ئەخلاقی جوان باسی نەزم و تەرتیب باسی عنایەتی ئیلاهی باسی لوتف و قورب باسی ئەوەی کە شتێک هەیە لە بینی خوا و مەخلوقاتێک کە پێوتێ مەحەبەت و حب و خۆشەویستی سەیەجعەل لەهم الرەحمان ودا یحبهم ویحبون ئەم شتانە هەمووی ڕەکیزەن هەموو پایە و کۆڵەکەن بۆ دەرهاویشتەکردنی یاخود هەڵێنجانی تیۆریەکی جوانی ناسی قورئانی ئیسلامی بە شێوەیە کە پێم وایە پێشی دەگرێ بەسەر نەزەریات و تیۆریە فەلسەفیەکانە چونکە نەزەریە تیۆریە فەلسەفیەکان تەنها لەبەر ڕۆشنایی عەقڵا بۆ مەسەلەکە چوون بەڵام تیۆری ئیسلامی هەم عەقڵیشی بەکارهێناوە
هەم وحیش بەکارێنێ، یعنی هەم لە جیهانی سروشت زانست و زانیاری و داتاکانی وەرەگرێ، هەم لە ئاەتە قورئانیەکانیش کە ئەم دوانە پێکەوە توانن تەفسیری ئەو جەمالە مطلقە بکەن کە لە خوای پەروەردگارە هەیە و بەڵام نیسبیەتەکەشی لە مەخلوقاتیا بەرچاوەکەوێت. جەنابی دکتۆرە گەشتێکەکە ئیزافەیەک بۆ سەر قسەکانی کاکتۆر بۆ ئەوەی کە جوانی ڕەگەزێکی بنەڕەتی ناو تێڕوانینی ئیسلامیە بۆ ژیان ئەبینین خوای گەورە باسکردنی لە جوانی تەنها قەتیز نەکردووە لەسەر ژیانی دنیا و مەزاهیری کەون و ئینسانە، بەڵکو لە ئاخیرەتیشە کە جەزا و پاداشتی ئینسانەداتەوە هەر بەشتی جوانی داتەوە. جوانیە کەما لا عین ڕەئەت ولا ئوذن سەمیعەت ولا خەطر على قلبی بەشەر، حور عین كأمثال اللؤلؤ المكنون. ئەو هەموو تەسویرە جوانێک کە خوای گەورە هی بەهەشت ئەیکا هەمووی بۆ هاندانی ئینسانە بۆی لە ژیانە جوانی بەرهەمبێنێ بۆ ئەوەی لە ئاخرەتە جوانتری دەست بکەوێ و جەزای پێوەرگێتەوە. کەواتە قورئان بریتیە لە گردوونێکی خوێنداوە، گردوونیش بریتە لە قورئانێکی بینداو، هەردووکیان یەکتری تەواو ئەکەن و پڕن لە جوانی و لەوحەی جوانی و جواناویان لێچۆڕێ، هەردووشیان تەفسیری خواکەن، تەفسیری خوای گەوراکەن. دەستان خۆش بێ. سەلامەت بێ. مامۆستایانی بەڕێز پرۆفیسۆر دکتۆر سەباح، پرۆفیسۆر دکتۆر ئیسماعیل، خوای گەورە پاداشتان باتەوە بەم شێوازی نەکۆتایی بەرنامەکە، بەخوای گەورەتان ئەسپێرم، خواتان لەگەڵ.